لە دوای چەند ڕۆژێک لە واژۆکردنی ڕێکەوتنامەی ئاشتی نێوانیان سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا بۆ ماوەی 33 خولەک لەگەڵ مەلا عەبدولغەنی برادەری سەرۆکی مەکتەبی سیاسی بزوتنەوەی تاڵیبان لەبارەی چەسپاندنی ئاشتی لە ئەفغانستان گفتوگۆیان کرد. ترامپ لە کۆشکی سپی بە ڕۆژنامەنووسانی ڕاگەیاند کە گفتوگۆکە زۆر باش بۆ و هەردوولا جەختیان لەسەر نەهێشتنی توندوتیژی کردوێتەوە. لای خۆشیەوە وتەبێژی تاڵیبان زەبیحوڵڵا موجاهید لە لاپەڕەی خۆی لە تویتەر دەڵێ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکان پەیوەندی تەلەفۆنی بە جێگری سیاسی میرنشینی ئیسلامی بەڕێز مەلا برادەر ئاخوندەوە کردووە. وتەبێژەکەی تاڵیبان بە ڕۆیتەرزی ڕاگەیاندووە کە لەو پەیوەندیدا برادەر بە ترامپی ڕاگەیاندووە ئەگەر ئەمریکا ڕێز لەو ڕێکەوتنە بگرێ ئەوە هەردوولا دەتوانن پەیوەندیەکی ئارێنیان لە داهاتوودا هەبێت. موجاهید دەڵێ ترامپ بە برادەری ڕاگەیاندووە کە خۆشحاڵە بە گفتوگۆ لەگەڵیدا و دەزانێت کە ئەو لە پێناوی وڵاتەکەیدا دەجەنگێ. هەروەها پێی ڕاگەیاندووە کە چوونە دەرەوەی هێزە بیانیەکان لە ئەفغانستاندا لە بەرژەوەندی هەمواندایە. هەرچەندە مارگێسپەری وەزیری بەرگری ئەمریکا پەسەندی ڕێکەوتنەکەی کردو بە باشترین ڕێگەی دەستەبەرکردنی پێکهاتنی سیاسی ناوبەرد، بەڵام سەر لە بەیانی چوارشەمە لە وەڵامی پێکدادانی تاڵیبان و هێزەکانی حکومەتی ناوەندی لە ویلایەتی هەلمەندی باشووری خۆراوی وڵاتدا هێزی ئاسمانی ئەمریکا هێرشی کردە سەر تاڵیبان. بەڵام مارک میلی سەرۆکی ئەرکانی سوپای ئەمریکا لە نرخی هێرشەکەی کەم کردەوە و بە سنوورداری ناوبرد. چاودێران بڕوایان وایە ڕێکەوتنی نێوان تاڵیبان و ئەمریکا و خشتەی پاشەکشەی هێزە بیانیەکان هیچ پەیوەندیەکی بە پرۆسەی ئاشتی تاڵیبان و حکومەتی ناوەندیەوە نییە. بۆیە ڕێگەی ئاشتی لە ئەفغانستان درێژ و پڕ لە هەوراز و نشێوە. ئەمریکا دەیەوێت لە ماوەی چوونە دەرەوەی هێزەکانیدا دۆخەکە ئارام بێت و کەمتر خۆی لە ململانەی نێوان ئەفغانیەکان وەربدات. بە تایبەتی لە کاتی کەمپەینی هەڵبژاردننی ئەمریکادا ترامپ زۆر پێویستی بە ڕیکلامە سیاسی هەیە کە بەڵێنەکەی بە دەنگدەری ئەمریکا جێبەجێ کردووە و هێزەکانی بۆ وڵات گەڕاندووەتەوە. هەر بۆیە بەپێی وتەکانی ترامپ وا چاوەڕوان دەکرێت بەم نزیکانە مەلا برادەر بانکێشتی کۆشکی سپی بکرێت و زیاترە و دەستکەوتە زەق بکرێتەوە. مایک پۆمپیۆ لە پرێس کۆنفرانسێکدا ڕخنەی لە دادگای تاوانەکانی جەنگ لەلاهای گرت کە دەیانەوێت لەبارەی تاوانی جەنگی ئەفغانستانەوە دۆسی ئامادە بکەن. بە وتەی پۆمپیۆ لە کاتی چەسپاندنی ئاشتی ئەو وڵاتەدا ئەو دۆسیەیە خزمەت بە ئاشتی و سەقامگیری ناکە. بەهۆی بەرژەوەندی وڵاتانی ناوچەکە و ئالۆزی مێژووی نێوان پێکاتەکانی ئەو وڵاتەوە ئاسان نییە دیالۆگی نێوان ئەفغانیەکان لە ماوەیەکی نزیکدا بەرهەمدار بێت و بگاتە ئامانجی گونجاو. بەڵام ئەوەی وەکو ئاسۆیەکی هیوا دەرکەوتووە ئەوەیە کە هەموو ئەفغانیەکان کۆدەنگن لەسەر دیالۆگی نیشتیمانی و گەیشتنە خاڵە هاوبەشەکان بۆ چەسپاندنی سەقامگیری وڵاتەکەیان.